لە دوای جەنگی جیهانی یەکەم کورد لە پرسی ویلایەتی مووسڵدا هیچی پێ نەبڕا. لە ئێستاشدا و لە دوای جەنگی داعشەوە مەترسی ئەوە هەیە دیسان کورد هیچی پێ نەبرێت. ئایا مێژوو بۆ کورد دووبارە دەبێتەوە؟ لە دوای جەنگی جیهانی یەکەم و لە بەریەگەڵۆشانەوەی ئیمپراتۆرەتی عوسمانی پرسی ویلایەتی مووسڵ لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوچەیی پرسێکی گرنگ بوو. ویلایەتی مووسڵ لە ڕووی جگرافیەوە جگە لە سنوورەکانی ئێستای پارێزگای نینەوە هەموو ناوچە و پارێزگا کوردەکانی ئێستای عراقی لە خۆ دەگرت. بەریتانیا و فەڕەنسا ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئیمپراتۆرەتی عوسمانیان لە نێو خۆیاندا دابەش کرد. ویلایەتی مووسڵ لە یەکەم دابەشکردندا بەر فەڕەنسا کەوت، بەڵام دوای ئەوەی لەلایەن بازرگانێکی ئەرمەنیەوە بۆ یەکەم جار لە کەرکووک نەوت دۆزرایەوە، بەریتانیەکان زووتر هەستیان بە گرنگی ویلایەتی مووسڵ کرد و لە ڕێگەی هێزی سەربازیەوە لە ساڵی 1970دا مووسڵیان کۆنتڕۆڵ کرد. بە پێی زۆربەی بەڵگەنامەکان لەو کاتەدا زۆرینەی دانیشتوانی ویلایەتی مووسڵ کورد بوون. بە پێی راپۆرتی کۆمیسیۆنی مووسڵ بۆ کۆمەڵی گەلان لە ساڵی 1925دا لە 8 کەس 7 کەس لە دانیشتوانی ویلایەتی مووسڵ کورد بوون. لە کۆنفرانسی سانڕیمۆ لە ساڵی 1920دا و هەروەها لە کۆنفرانسی قایرە لە ساڵی 1921دا بەریتانیا پشگیری لە دەوڵەتێکی کوردی کرد لە ویلایەتی مووسڵدا، بەڵام لەلایەک تورکەکان بەتوندی دژی بیرۆکەی دەوڵەتی کوردی بوون و لەلایەکی دیکەشەوە مەرجی مەلیک فەیسەڵ بۆ قبولکردنی ئینتیدابی بەریتانیا لە عێراقدا لکاندنی ویلایەتی مووسڵ بوو بە عێراقەوە. لەم نێوەندەدا ئەوەی کا گوێی لێ نەگیرا و هیچ پرۆژەیەکیشی نەبوو کورد خۆی بوو کە زۆرینەی دانیشتوانی ویلایەتی مووسڵی پێک دێنە. لە ساڵی 1925دا کۆمیسیۆنی مووسڵ لە راپۆرتەکەیدا بۆ کۆمەڵی گەلان پێشنیازی کرد کە باشترین بژاردە دروستکردنی دەوڵەتێکی کوردیە لە ویلایەتی مووسڵدا و بەو پێی زۆرینەی دانیشتوانەکەی کوردن، بەڵام بۆچوونی بەریتانیا سەبارەت بە دەوڵەتی کوردی گۆڕا بوو. هەر بۆهۆی فشاری بەریتانیاوە کۆمەڵی گەلان بڕیاریدا ویلایەتی مووسڵ بخرێتە سەر عێراق. لەو کاتەدا کورد بە دوو هۆکاری سەرەکی پرسی ویلایەتی مووسڵی دۆڕاند. یەکەم بەهۆی ئەوەی کورد هیچ هێزێکی سەربازی نەبوو بۆ ئەوەی لەسەر ئاستی ناوچەوی و نێودەوڵەتیدا حسابی بۆ بکرێت. دووەم بەهۆی ئەوەی کورد بەسەر کۆمەڵێک خێڵ و هۆزدا دابەش بوو کە زۆربەیان پێکەوە ناکۆک بوون. بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەو کاتی بەریتانیا لەو کاتەدا سەبارەت بە دۆخی ناوخۆیی کورد دەڵێت تەنانەت کەسێک لە ناو کورددا نییە کە بتوانێت سەرکردایەتی کورد بکات. کوردەکان بە ئەندازەیەک ناکۆک و ناتەبان کە کوردی ناوچەکانی هەولێر و سلێمانی ناتوانن یەک بگرن. لە ئێستادا دوای تێپەڕبوونی نزیکەی سەدەیەک بەسەر ئەو مێژوەدا پرسی چارەنووسی مووسڵ جارێکی دیکە بۆ تەبابەتێکی گەرم بە دوو جیاوازیەوە. یەکەم ئەم جاریان پرسی چارەنووسی پارێزگای نینەوە، دووەم بەهۆی تعریبەوە لە ئێستادا زۆرینەی دانیشتوانی مووسڵ و دەوروبەری عەرەبن. تورکیا باسی بەرپرسیارەتی مێژووی خۆی دەکات لە مووسڵ و پێداگرە لەسەر بەشداریکردن لە شەڕی مووسڵدا. ئەردۆغان بەر لە چەند ڕۆژێک لە کۆنفرانسێکدا بە شێوەیەکی واتادار ئەم نەخشەی تورکیای نیشاندا و کە ئاماژەیە بە داوایەکی مێژووی تورکیا سەبارەت بە ویلایەتی مووسڵ. ئێرانیش چاوی لەوەیە لە ڕێگەی حەشدی شەعبی حکوومەتی عێراقەوە مووسڵ بکاتە دەواازەیەک بۆ گەیشتن بە سووریا و لەوێشەوە بۆ دەریای ناوەڕاست. عێراقیش دەیەوێت بە هەر نرخێک بێت یەکپارچەی خاکی وڵاتەکەی بپارێزێت لەسەر ئەو خاکەی کە بەر لە سەدەیەک پێی بڕاوە. بەڵام لەم نێوەندەدا دۆخی کورد زۆر جیاواز نییە لە سەدەی ڕابردوودا. ڕەنگە تەنیا خاڵی جیاوازی ئەوە بێت کە ئەم جارەیان کورد هێزی چەکداری هەیە. جالەوە کورد بە هەمان شێوەی سەدەی ڕابردوو لە ناکۆکیەکی قوڵدان. ئەگەر سەدەیەک لەمە و بەرخێڵە کوردەکان ناکۆک بوون ئەوە ئەم جارەیان حیزبە کوردەکان ناکۆکن. حیزبە دەستڕۆشتوەکانی سلێمانی و هەولێر ناتوانن لە دەوری هیچ پرۆژەیەک یەک بگرن. بڵێ کورد بەهۆی دۆخی ناوخۆی خۆیەوە ئەم جارەشیان هاوشەوەی سەدەی ڕابردوو دەرفەتەکان لەدەست بدات.